پێغەمبەری ئەزیزمان صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکا پێشەوایان ئیمام ئەحمەد و ترمیذی و ابن ماجە و ابن حیبان و ابن خزەیمە لە ئەبوو هورەیرە بۆمان ڕیوایەتەکەن شعیب الأرناؤوتیش فەرمی حەدیثێکی صحیحە ئەزیزمان صلی الله عليه وسلم لەبارەی مانگی پیرۆزی ڕەمەزان فەرمیەتی إذا كان أول ليلة من شهر رمضان أجر هاتو يكم شوي مانجي بيروزي رمضان هات مسلمانان وإيمان داران داخلي ناو يكم شوقاري مانجي بيروزي رمضان بون صفدت الشياطين عزيز ما نفرمي صلى الله عليه وسلم هرشيكي الشياطين كانوا شيطان كان كوتو بستو زنجير أكرين واتا شيطان كان كاريگەریان بەسەر ڕۆژوەوانان دانایە ئەجینا بەسەر خراپەکاران هەر هەیە و ئەو شەیطانانەی کەوا زۆر یاخین ئەو شەیطانانەی کەوا زۆر سەرکەشن بەڵام ئێمە ئەبینین هێندێک کەس هەیە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە گوناه و تاوان ئەنجامەدا دەڵێن مامۆستا ئەی چۆن شەیطان بەسراوەتەوە خۆمەرجنی هەر تاوانێک ئینسان ئەی کە شەیطان پێی بکە هێندێک کەسێ بۆ خۆی ناخی بۆ گەنیوە ناخی پیسە بە فەتارە تا چووە ناخە بۆ گەنیوەکەی وای لێکەکەوا گوناه و تاوانەکە بکە بەڵام شەیطان بۆیە ڕازێنێتەوە و ئەگەر ئێمە بڵێن شەیطان گوناهە بە ئێمە کە ئەی چێ بە شەیطان یەکە نەفسە بەڵام شەیطان بۆ جوانەکە هاندەر و پاڵنەرت ئەبێ و ئینجا شەیطانی مرۆڤ جاروێ هانی ئەدە و گوناهە و تاوانەکەی پێ ئەکا واتە کاریگەری کەم ئەبێتەوە شەڕ و خراپەکاری لە نێو کۆمەلگایە نامێنێ وەکو زانایانمان ئەفەرمون بەڵێ ئەشبینین لە مانگی ڕەمەزانە شەڕ و شۆڕ و خراپەکاری و تاوان و جەریمە کەم ئەبێتەوە ومرضة الجن وهروها جنوك السركش ياخي كانش كوت زنجير أكرين توانا ويزو بازويا نامن لو مانقيا وغلقت أبواب النار فلم يفتح منها باب پیغمبری خواه فرمی صلی الله عليه وسلم هر شيكي درگاي دوزخا هر همو درگاكاني داخره افرمي ليكم شووا تاكو تاي رمضان هيج درگايكي ناكريتوا همو درگاكاني داخره بەڵێ ئەبینین لە مانگی ڕەمەزانە هەر بە بەرچاوی خۆمانەوە دەرگای خراپە و تاوان و گوناه و مەعسیەت و شوێنە خراپەکان لە زۆرێک لە کۆمەلگا موسڵمانەکان تا ئەندازەیەک داخراون خراپە و سەرپێچی ڕەب العالەمین کەمترن خراپەکاران و تاوانباران ڕوو لە مزگەوت و لە ماڵەکانی خوای پەروەردیگارەکەن وفتحت أبواب الجنة فلم يغلق منها باب وأفرمي همو درگاکانی بەهەشت واڵە ئەکرێن تا کۆتایی ڕەمەزان هیچ دەرگایەکدا ناخرێ بەڵێ لە دنیاە ئەبینین دەرگای مزگەوتەکان کراون دەرگای خەیر و خەیرات کراون مسلمانان و ئیمانداران لە زەکات و لە خەیر و لە ئیحسان و لە ماڵی خۆیانە دەری ئەکەن و ماڵی مسلمانان و ئیمانداران ئاوەدان ئەکەنەوە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ وينادي مناد وفي رواية عند أحمد وينادي فيه ملك أفرمي بانكريك بانكا لروايتك إمام أحمد أفرمي ملائكتك وفريشيك بانكا أفرمي يا باغي الخير أقبل ويا باغي الشر أقصر أو بانكر وملائكة بانكا ضل أي أو كسيك وارو لخيري أي أو كسيك وادين داري أي أو كسيك وارو لجمعة وجماعة ديني ورا بيشوا ورا الرولة طاعتي پروردگار بكا ورا الرولة مزقوتكان بكا ورا الرولة ذكر لتسبيحات وتهليلات پروردگار بكا ورا پێشوازی لە مانگی پیرۆزی ڕەمەزان بکە ئەوە مانگی پیرۆزی ڕەمەزان پێشوازی لێکردی تۆش وەرە پێشەوە و ئەی ئەو کەسەی کەوا ڕوو لە خراپەی ئەی ئەو کەسەی تاوانباری سەرکەشی مەشروب خۆری داوێن پیسی نوێژ نەکەری گونەهباری سەرپێچیکاری تا ئێستا ژیانت لە مەعسیەت و لە تاوان و لە گونەه بردۆتە سەر تا ئێستا سەرت بۆ ئەڵڵا لەسەر زەوی دانەناوە تا ئێستا ڕۆژوت نەگرتووە تا ئێستا بەدوای خراپەکاران و تاوانباران و یەهود و نەساڕا کەوتووی ئەقسڕ ئینتەهی بەسە واز بێنە بەسە دەست هەڵگرە تاکەی تەوبە ناکەی ئەوە مانگی تەوبەیە ئەوە مانگی گەڕانەوەیە ئەوە مانگی ئاشبوونەوەی لەگەڵ ئەڵڵاه مانگی سڵحکردنە لەگەڵ پەروەردیگار بەسە دەست هەڵگرە بەسە فرسەتێکە هەلێکە تەوبە بکە ولله عتقاء من النار وذلك كل ليلة پیغمبر فرمى صلى الله عليه وسلم رب العالمين لمانگی پیرۆزی ڕەمەزان
کۆمەڵێکی زۆر لە بەندەکانی خۆی و لە درستکراوەکانی خۆی لە مەخلوقاتی خۆی لە ئاگری دۆزەخ ڕزگارەکە. یا ڕەبی پەروەردیگارە بە یەکێک لەوانە حیسێب بە ژمارمان کەی. لەوانەیە منێک تۆیە گوناه و تاوانی ئەوەندە زۆرمان کرد بێ لە پێش ڕەمەزانە، ئەوەندە سەرپێچیمان ئەنجامدا بێ، دڵمان لەگەڵ ئەڵڵایە ساغ و باش و پاک نەبوو بێ، مستحقی ئەوە بووینە بە ئاگری دۆزەخ بسووتین. بەڵام لەو مانگەیە ئەوەندە خۆتمان و هیلاکەکەی پەروەردیگار بڕیارێک دەرەکا فلان و فلان و فیسار لە ئاگری دۆزەخ ڕزگاریان ئەکەم. ئەوەش لە هەموو شەوێکە، لە هەموو شەوێک لە ڕەمەزانە ڕەب العالەمین کۆمەڵێک لە بەندەکانی خۆی لە ئاگری دۆزەخ ڕزگار و دەرباز دەکات.